من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. بەرنامەی بەخشین هەمیشە بە هاوکاری دڵسۆزان و خۆشەویستانی هەرێمی کوردستان دڵی خانەوادە هەژار و نەدار و منداڵە بێباوکان خۆش دەکات. ئەگەرچی ئێستا ناونراوە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە قەیران نییە، هەژاران و نەداران سفرە و خوانەکانیان وێران بووە و هیچ بۆنەیەک هیچ کات و ساتێک دڵیان خۆش نییە. بەڵام بەرنامەی بەخشین بۆتە مەوای هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان، هەر جارە و لە شوێنێک و هەر جارە بە پرۆژەیەک دڵی خانەوادە هەژارەکان خۆش دەکات کە حکومەتی هەرێمی کوردستان موچان پێنادا و قوتی بڕیون. ئمڕۆ بەرنامەی بەخشین لە شاری سلێمانی 300 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش دەکات لە ڕێگای خێرخوازێکەوە بە دابەشکردنی کاسەی جەژن بەسەریاندا بۆ ئەوەی کە بەیانی جەژنە سفریان ڕازاوە بێت و منداڵەکانیان بێنازنەمن و جیاوازیان نەبێت لەگەڵ خەڵکانێکی تر لە هەرێمی کوردستان. ئومێد دەکەین هاوکاریەکانی ئێوە بەردەوام بێت و دڵی خەڵک خۆش بکات و چەند ساتێک لەگەڵمان بن با بزانین 300 خانەوادە تا چەند دڵخۆشن و تا چەند سفرەی جەژنیان ڕازاوە ئەبێت. بسم الله الرحمن الرحيم. دیارە ئەمڕۆکە ڕۆژی عەرەفەیە و زیاد لە 2.5 ملیۆن مسلمان لە ئێستا لە کێوی عەرەفە و لە دەشتی عەرەفەن، هەمویان دەست بە دوعان و ئەپاڕێنەوە کە خوای پەروەردگار حەجەکەیان لێ قبوڵ بکە و دوعا بۆ ئێمەی ئومەتی پێغەمبەری خواژەکان صلی الله عليه وسلم. ئێمەش لە مقابلی ئەوەیە پێغەمبەری خوا کە ئەفەرمی ڕۆژی عەرەفە ڕۆژوەکەی گوناهی 2 ساڵ ئەسرێتەوە تا ساڵێکی ڕابردوو ساڵێکی داهاتوو بۆ ئەوانەی کەوا لە حەج نین. ئێمەش دوعاکەین و ئەپاڕێنەوە کە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم دەڕۆژەی لە مسلمانان قبول کردبێ و بەیانی جەژنی هەموو لایەکی پیرۆز کردبێ ئومەتی ئیسلام بەگشتی و میلەتی کوردمان بە تایبەتی. وەک بەرنامەی بەخشین بە خۆشحاڵیەوە وەک هەموو ساڵێکە لە مەوسمە پیرۆزەکاندا ئێمە پرۆژەی جۆرا و جۆرمانە بێ. ئەم ساڵیش بۆ ڕەمەزان بۆ جەژنی قوربانی پیرۆز دیارە لە دووهەم ڕۆژی جەژنە پرۆسەی قوربانیمان ئەبێت و پرۆژەی قوربانیمان ئەبێ. بەڵام پێش ئەوە حەزمان کرد لە ڕێگەی خێرخوازانەوە کۆمەڵێک ماڵی هەژار و فەقیر و منداڵی بێباوک بەسەر بکەینەوە کە ئەو بار و زروفە دارایی و ئابووریە کە ئێستا ڕووی کردە کوردستان و سەپانیویانە بەسەر کوردستانە دەسەڵاتداران و دنیاویستان و دنیا پەرستان، بۆیە پێمان خۆش بوو لەو ڕێگەیەوە کە کۆمەڵی ماڵ بەسەر بکەینەوە. سوپاس بەخوای گەورە ئەمڕۆژ کە ئیبینین 300 ماڵمان بەسەر کردوێتەوە بۆەوەی کەوا 25 سەر حیوانمان سەر بڕیوە گۆشتەکەمان بۆ ئامادە کردوون و کاسەی جەژنیشمان بۆ ئامادە کردوون لە برنج و ڕۆن و دۆشا و فاسۆلیا و ئەوەی کە پێ ئەوترێ کاسەی جەژن بۆەوەی کەوا بتوانین ئینشاڵڵا بۆ سبەینێ ئیسفادەی لێ بکەن و ئێمە چەند ڕۆژێ پێش ئێستا ئەو ماڵانەمان ئاگادار کردوێتەوە بۆ ئەوەی کەوا خەرجی نەخەنە سەرخوان و مەسرف نەخەنە سەرخوان. ئێمە ئەم پێویستیانەمان بۆ حازر کردوون کە 300 ماڵەوە داواکەین ئینشاءڵڵا کە لە دەوڵەمەندان و خێرۆمەندانی وڵاتەکەمان لە هەموو مۆسمە پیرۆزەکاندا ئاوا مەردانە بێنە پێشەوە وەک ئەم خێرخوازانەی کە ئەمڕۆ توانیویانە ئەمە ئامادە بکەن بۆ ئەوەی زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا ئەو چین و توێژانێکەوە شایانی ئەوەن یارمەتیان بین و بەسەریان بکەینەوە ئینشاءڵڵا دەستی خێرمان پیان بگات و خوای پەروەردگار ئەجر و پاداشی ئەوانیش باتەوە و خوای پەروەردگار بە چەند قات بۆ صاحبی ئەم پرۆژەیە خێر و سەواوی بۆ بنووسێ و خوشکانی بەڕێزش لە لقی خوشکانی ئیسلامی ئەمڕۆ لە دەستگای سۆمای چاوان و لە ڕێگەی ئەوانەوە توانیمان ئەو ماڵە هەژار و ماڵە هەتیوانە بەسەر بکەینەوە. سوپاسی ئەوانیش دەکەین و خوای گەورە تەوفیقی ئەوانیش بدات. بسم الله الرحمن الرحيم. سرتها بخيرات متانكين
لەخوای گەورە داواکارین کە ئینشەڵڵا ئەرکومان دووبوونتان هەر خۆی پاداشان باتوانێت ئەو پاداشار بەخوای گەورە خۆیەکرێ. ئێمە وەکو لێقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی ئێوەی بەڕێز ئەم خواردنا هێن بۆ ئێمە لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی دەوڵەمەندانەوە ئێمەش لە ناخی دڵەوە دوعای خێریان بۆکەین کە چەناهەتی و مناڵی هەژار و کەم دەرامەت لەم خواردنە ئەخوا. ئێمە هەڵەسین بە ناونووسین و ناوکۆکردنەوە لە هەموو شوێنەکان فەرقی ئەمە ناکەین ئەمە زەردە ئەمە سوورە ئەمە ئیسلامی ئەمە ئەوە نیە. خوای گەورە خۆی ئاگای لێتی هەر کەسێ بزانین هەژار هەر کەسێ بزانین کەم دەرامەتە ئیتر لە هەتیوە لە هەژارە لێ قەوماوە ئێمە حەقی ئەوەمان نییە. ناوی ئەنووسین و لای خۆمان لە هەر شتێبیتر ئاگاداریەکەینوانێ. ئەمە پێکاتۆ لە دوو بەش مناڵی کەم دەرامەتیش و لە ماڵی کەم دەرامەتیش و لە سۆمای چاوانیش لە هەتیوانیش. ئەنجا ئێمەش ئیتر ناونووسیانەکەین و تاکی دەکەینەوە خۆم کەسە مستحق مستحقنیە ئیتر ئەمە ناوی ئەنووسین و بانگیانەکەین تەلەفۆنیان بۆکەین و لێرە ئێوەی بەڕێزی ئینشاڵڵا سن بەم ئەرکە پیرۆزە خوای گەورە ئەجر پاداشتان باتەوە بە ئەرکوماندووبوونی ئێوە تەبعان ئەمە ئەکرێ ئێوە وەسیلەن ئێوە ئەگەر ئێوە نەبن خێرخوازانیش ئەم شتە لە شوو کۆکەنەوە و بگەێنە دەستی هەژاران داواکارین لە خوای گەورە کە خوای گەورە سەد ئەوەنی کەیان باتێ خوای گەورە قەشی سایان خاڵی نەکاکە ئاوڕدنەوە لە هەژار و نەداران و هەتیوان. زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم ئەسیان کاسی جەژنا پێشکەشی ئێمەیەکەن و دەستخۆشییان لێەکەم و خوای گەورە نمونەیان زیادکە و خوای گەورە سەرکەوتویان کە ئینشەڵڵا. وەڵای جەژنی ئێمە یعنی خێرخواز نەبێ ئێمە هیچ کەسمان نییە هاوکاریمان بکە بەس خێرخواز ئێمە زۆر زۆر مەنمونی خێرخوازین زۆر مەنمونی سۆمای چاوانی من سۆمای چاوان زۆر هاوکاری مەکەن زۆر باشن زۆر ئەوەی سۆمای چاوان بۆ یەکەن خوای گەورە لیان ڕاستی بێ سەدەوانیان باتێ و خوای گەورە بەرەو پێشیان بەرێ ئینشەڵڵا. دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ئەمڕۆ بەڕاستی یارمەتی مناڵی هەتی و کەسیانی فەیقیتان کردووە بەڕاستی ئەمڕۆ کەس خەڵک کەم دەرامەتە خەڵک بوونی نیە ژیان ئێستا من ئەمڕۆ هاتومێتە بڕۆکە یەکشت لە ماڵمانە بەڵام یەکشت لە ماڵمانە بۆ کاتومەتێرە ئەمان زۆر دەستی هاوکاریان بۆ فەقیر دێژ کردووە و 2-3 ساڵە من لێرەم مناڵەکانم بێ باوکن هەن یارمەتیان کردوم هاوکاریان کردوم لەشیان ساغ بێ هەر سەرکەوتبوون نمونەیان زیاد بێ ئینشەڵڵا یەخوا هەر سەرکەوتوو بن یەخوا نمونەیان زیاد بێ یەخوا بۆ خاتری ئەو قورئانە خوا دەست بە پاڵیانەوە بگرێ نمونەیان زیاد بێ. بسم الله الرحمن الرحيم فصل لربك وانحر لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك. فصل لربك وانحر بخوشەویست دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆ نوێژ بکە و قوربانی ئەنجام بدە. دیارە نوێژکردن و قوربانیکردن لە یەک تای تەرازوو خوای گەورە باسی کردووە. دیارە ئەو دوو داوایە کە داوای قوربانیە بۆ ئێمەش دەبێتە پێشەنگ و پێشەوا کە ئێمەش چاویان لێ بکەین. پێغەمبەر ئیبراهیم ئامادە بوو قوربانی بە کوڕەکەی خۆی بکە ئەوجا خوای گەورە پێی فەرمووە وەفەدەیناه بذبح عظیم بەڕاستی ئامادە بوو قوربانی بە ئەولادی خۆی بکە. ئێستا هەیە نەتوانی قوربانی بە حیوانێک بکە لۆ ماڵی فەقیر لۆ ماڵی هەژار لۆ چەندین کەسکەوە لەو کاتەدا لێیان قەومایە وەزعیان باش نییە و ناتوانن بە بەردەوامی و گۆشتە بکڕن ئەتو بیچی بیدێ ئەو نەوع هەژار و فەقیر و نەدارانە. ئەم قوربانیکەوە تۆ ئەنجامی دەدەی بەڕێزم دەبێتە قوت و خواردنی ماڵێک لەوانەیە چەند ماڵێک تۆ ئاوادان بکەیەوە. ئیطعام الطعام لە ئیسلامدا ئەجر و پاداشێکی زۆری هەیە. ئەم قوربانیە بەڕاستی ئەم ئیطعام الطعامەش تێدایە. بەرنامەی بەخشین کە ساڵانە چەندەها قوربانی دەکەن و لە خەڵکی وەردەگرن و کە جێی سیقەنە الحەمدولله دەتوانن ئەو قوربانیانە بگەینە جێگای خۆی و دەستی ئەو فەقیر و هەژارانێک کە لەوانە هەموو خەڵکێک دەستی نەگاتێ. بەڕاستی وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله. هەر کەسێ خێر نیشانی خەڵکدا بەقەدەر ئەوان خێری پێدەگا بابچێ و خێری خۆی تەسمیلی ئەوان بکە بۆی ئەو ئەجر و ئەو پاداشتەی کە ئەو داوای دەکا لەوانە لە ماری خۆی دانیشت و عەزیەتیشی نەخواردبی بەڵام خوای گەورە بە خێر و پاداشتێکی گەورە لۆی دەنووسی. لە مەطلعی پڕ لە شکۆی مانگی قوربان بەخشینی ڕۆح هیجرەتی گیان گەواڵە هەوری پڕ ئیحسان لە مەوسیمی قوربانیدا دەست و بازووی پڕ لە هیممەت دڵانی پڕ لە سەخاوەت بانگێشتەکەین. وەرن با هەموو پێکەوە تێغی دەستی ئیبراهیمەکەی باوکمان بین حاتەمی تەی وڵات و
شار و گوند و گەڕەکمان بین. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە دەمانەوێ وەک هەمیشە هاوکارتان بین لە ئەنجامدانی سونەتی گەورەی قوربانی و ناردنی بۆ ئەو ماڵە هەژارانەی ئەمژەم بۆ ئەو ژەمە بوێرن. بەرنامەکەمان هاوکارتان دەبێ چ لە جێبەجێکردنی ڕێو ڕسمی قوربانی یان بەخشینەوەی بەسەر هەژاران و نەدارانی وڵات و نیشتیمان. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. ئێمە وەکو سۆمای چاوانی لقی سلێمانی بە هاوکاری بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیام هەستین بە دابەشکردنی کاسەی جەژن بەسەر مناڵانی خانەوادی مناڵانی بێباوکە لە سنووری سلێمانی کە 300 ماڵ ئەبێت. ئەو ماڵانە بەڕاستی لەم ڕۆژی جەژنەیە پێویستیان بە پێداویستی جەژن هەیە لە برنج و ڕۆن و دۆشا و گۆشت و ئەو شتانی کە بۆ ڕۆژی جەژن بەکارێن. ئەمڕۆ کە ڕۆژی عارەفەیە هەستین بە دابەشکردنی ئەو خواردنەکە لەلایەن بەرنامەی بەخشینەوە کە هەموو ساڵە بە بۆنەکانەوە لە ڕێی خێرخوازانەوە بە تایبەتی ئەم خێرخوازە بەڕێزەی کە ئەم جارە هاوکاری بۆ ناردوین. ئێمە سوپاسێکین دەستخۆشی لێکین. ئێمە وەکو بڵێ بەشی سۆمای چاوانی لقی سلێمانی مناڵانمان زۆر لایە لەو مناڵانە 300مان هەڵبژاردووە کە ئەمڕۆ ئەو کاسی جەژنیان پێشکەشەکەین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیامەکەین. زۆر سپاس بۆ ئەو خێرخوازانش کە هاوکاری ئەم خانەوادانە ئەکەن لەم کاتی بێمەعاشی و بێبوجەیە. بەڕاستی خەڵکانێکی زۆر هەیە کە ئێستا هیچ شتێک نییە، هیچ پارێکی لە گیرفانان نییە کە پێداویستی جەژنی پێداوین کە ئەمە هەر زۆر زۆرە بۆ ئەوان هەمویان دەستخۆشی لە خێرخوازانەکەن لە بەرنامەی بەخشینەکەن. ئێمەش سوپاسیانەکەین. دەستخۆشیش بۆ ئێوە. ئێوە کاتێک خەڵکتان ئاگادار کردەوە بەرنامەی بەخشین هەڵدەستێ بە دابەشکردنی کاسەی جەژن لەم بەرە جەژنەدا، هەستی خەڵک چۆن بوو؟ چۆن هەستی خۆیان دەرەبڕێ بەرامبەر بەو هاوکاری بەرنامەی بەخشین کە لە ڕێگەی ئێوەیە؟ ئێمە کە تەلەفۆنمان بۆ کردن یەک بە یەک ئەو ناوانەی کە لامانن تەلەفۆنمان بۆ کردوون کە بێن ئەمڕۆ کاسەی جەژنی وەربگرن. بەڕاستی هەمویان زۆر خۆشحاڵ بوون. حتا هەندێکیان هەبوو گریاویشن لەوەی کە جەژن چی لێ بنێن بۆ ئەو مناڵانیان. ئێمە زۆر سوپاسیانەکەین بە تایبەتی سوپاسی ئەو خێرخوازاکەین کە ئەمڕۆ هەستاوە بە دابەشکردن بەهێنانی ئەو کاسەی جەژنە بۆ ئەو ماڵ و ئەو خانەوادانە. بەڕاستی لەو ئەچێ ئەو خۆی ئێستا حەزی کردوێ بچێت بۆ حەج، بەڵام ئینشاءڵڵا بە حەج بۆی قبوڵ کراوە لای خۆی گەورە، چونکە ئەو هەموو خانەوادەی دڵخۆش کردو ئەو هەموو مناڵی دڵخۆش کردووە. ئێمە وەکو سۆمای چاوان بەستوانیمانە بڕێ پارەی کەمیان بینێ، بەڵام ئەمەش کە تەعویزی ئەوەیە بەڕاستی پێداویستی جەژنە زۆر زۆر سوودیان لێ بینیە و ئەوانەش هەمویان بە گریانەوە جاریوا بجوابیانایەنەوە. ئەوەت زۆر زۆر خۆشحاڵین، حەزمان کردووە خێرا ڕۆژی یەکشەمە بێت و سەعات 2 بێ بۆی بین ئەو کاسەی جەژنە وەربگرین. دەستخۆشی لە هەموو لایەکەین. بەخشین وەڵای ئەمە زۆر سپاسی ئەم کەناڵە بە ڕێزە ئەەکەین و ئەمە کە ئیسلامین و خوای گەورە بەخشیونی بە ئێمە و ئێمەش هەتیوان هەیە و یا ڕەبی خوای گەوریان لێ ڕازی بێخوا لە بەهرێ خۆیان کەمیان نەکا و خوای گەورە بە هەشت جێگەیان بێ ئیشەڵڵا چون کاتی ئەوان لە ئەکەنەوە لەم هەتیوانە و خوایش لە بکاتۆ لەوان ئیشەڵڵا. ئێمە زۆر زۆر سپاسیانەکەین. دەستان خۆش بێ، دەستخۆشێکی زۆرتان لێکەین بۆ یارمەتی کە یارمەتیان بێ باوکانایەن لەشتان ساغ بێ و ماڵتانەوە بێ. زۆر زۆر مەمنونتانین. ئیسفادێکی زۆر زۆرمان لێ کردووە. یەخوا خێرتان بنووسێ و لەشتان ساغ بێ، ماڵتانەوە بێ و خوا هەزارەوە تر خێریان بنووسێ و هەچ کەس یارمەتی ئێوە و خێری ئێوەش بنووسێ. خوا مناڵی وایە نەک جلی هەیە نەخواردنی کڕیوە ئیتر هەزار دەرد و معاناتیان هەیە. بەرنامەی بەخشینە زۆر زۆر سپاسیانەکەم. خوای گەورە نمونەیان زۆر کە ماڵیان ئاوا بێ، خوای گەورە یارمەتیان بە سەرکەوتوو بوون. زۆر زۆر سپاسیانەکەین. تا چەنەوە بۆ مناڵی بێباوک مای دڵخۆشی بەم جەژنە؟ وەڵا بەخەو هەموو دنیا ئەرە وەڵا بەخەو هەموو دنیا وەڵا وێرانە بەخوا گشتی ناڕەحاتە ژیان قورسە زۆر. ئەرە وەڵا زەحمەتە ئیمڕۆ هەمووی خەفەتە. ئەرە وەڵا خوای گەورە سەر بەرزیان کە، خوا دینی ئیسلام سەرکەوتووکە، خوای گەورە یارمەتیان بە نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا. ئەو کەسەی کە ئێرەتی بۆمان، ئەو کەسەی کە تەسلیممانەکە، ئەڵڵا تەعالا خوای گەورە ماڵێکی بۆ بکاتەوە لە ماڵەکانی بەهەشت ئیشەڵڵا. سەرکەوتوو بن. زۆر سپاسدانەکە.
دەستخۆشی لە ڕێکخراوی خوشکانی سلێمانیەکەین بەڕاستی هاوکاریکی باشیان کردوین لەم کاتەدا کە قەیرانە و موچە نییە لێرا بەڵێ هەتی و هەتا توانیان یارمەتی هەتیوەکانیان ناو بێ باوکەکان بەڵام وەکو مەعیشەتی ژیان بەگشتی ئامی خەڵکی گرتوتەوە ئەم زروفە لەبەر ئەوە ئێمە دەستخۆشییان لێکین دووبارە و سێبارە ئینشاڵڵا خوای گەورە پایداریان کە و زیاتر و زیاتر گیرفانیان پڕ بێ بۆ فەقیر و هەژار بەرنامەی بەخشین بەرنمەیە کە تایبەتە بە ئەو کەسانەی کە هەژار نشینن کە بێباوکن کە کەم دەرامەتن بەڕاستی یعنی لەم کاتەیە لەم قەیرانی داراییەیە هەر ئەمانن ئەتوانن کە ئەمەنە هاوکاری ئەم هەژار و فەقیرانە بکەن و جێگەیەکیان بۆ پڕکەنەوە کە لە هیچ شوێنێکەوە بوجە و دەرامەتێک نییە ئەوان هانای بۆ بەرن و دەستیان کەوێ ئەمان وەکو خۆیان جێگەی خۆیان کردوتەوە لە دڵی ئەو کەسانەیە ئینشاڵڵا خوای گەورە پایداریان کە و جێگەیان بەهەشت بێ و خوای گەورە ئێمە چۆن لایان ڕازین خوای گەورە لایان ڕازی تر بێ. ئەمڕۆ بەرنامەی بەخشین لە شاری سلێمانی لە ڕێگەی خێرخوازێکەوە توانی کاسەی جەژنی 300 خانەوادەی منداڵی بێباوک و هەژار و نەداری سلێمانی بڕازێنێتەوە و هاوکاریان بکات و دیاری بەسەریان دابەش بکات بۆ ئەوەی سفرەی جەژنیان ڕازاوە بێت و جەژنی مناڵەکانیان هاوشەوەی جەژنەکانی ئێمە بێت و خوانەخواسە نەوەک جەژنیان لێبێ بە گریان و ناڕەحەتی و ناخۆشی. سوپاس بەخوای پەروەردیگار خێرخوازان بەردەوام لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە سات لە دوای سات و ڕۆژ لە دوای ڕۆژ و پرۆژە لە دوای پرۆژە ئەتوانن دڵی خەڵکانێکی هەژار و نەداری هەرێمی کوردستان خۆش بکەن و خەندە تۆراوەکانیان بۆ بکەن بە پێکەنین و خۆشی و شادی. ئومێد دەکەین خوای پەروەردیگار لەم خێرخوازەمان خۆش بێت و هەمیشە ناڕەحەتی و ناخۆشی نێتە ڕێی ئینشاءڵڵا لە قیامەتیشدا خوای پەروەردیگار بە بەهەشت پاداشتی بداتەوە. ئومێد دەکەن ئێوەی خێرخواز بەردەوام ئاوا دڵی خەڵکی هەژار و نەدار خۆش بکەن و کە بەهۆی دروستکراوی قەیرانی دارایی خەڵکانێک ئێستا ژیانیان زۆر لە ناڕەحەتی و دژواریدایە بۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە مادوو نابین هەر کات ئێوە ببەخشن دڵنیابن ئاوا منداڵی بێباوک و هەژار و نەدار و فەقیرەکان دڵخۆش دەکەن. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردیگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.